مانەزانینێکێک لەو بۆنە جیهانیە گرنگانەی کە لەسەر ئاستی جیهان گرنگی پێدرێ بابەتی ڕۆژی جیهانی ژینگەیە کە مێژۆکەی بۆ ساڵی 1970 گەڕێتەوە و لە ساڵی 1970 یەکەم جار ئاهەنگ و چالاکی بۆ جێڕاوە. هەموو ساڵێ لە بەرواری 5 حوزەیران ئەو ڕۆژە دیاری کراوەکو ڕۆژی جیهانی ژینگە کە لەسەر ئاستی جیهان زۆرترین وڵات تا 100 وڵات 190 وڵاتیش بە بۆنی ئەو چالاکیەوە بڵین ئاهەنگ و بەرنامەی تایبەتی خۆیان هەیە هەر وڵاتەی تایبەت بە گرفتە ژینگەیەکان هەرچەنە ساڵانە وەکو تایتڵێکی کارەکە هەر ساڵی لەسەر گرفتێک یاخود گۆڕانکاریەکی ژینگەی کارەکرێ کە ئەم ساڵ زیاتر گرنگی بە بابەتەکانی گۆڕانی کەشوهەوا مەسلەی بە بیابان بوون مەسلەی گۆڕینی زەویە کشتتوکاڵەکان دراوە کەواتە ئەو گرفتانەی کە لەسەر ئاستی جیان باسی ڕۆژی جیهانی ژینگەکە ئەگەر ئێمە وردی کەینەوە هەر وڵاتەی بای خۆی ئەم گرفتانەی تایە ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە هەرێمی کوردستان بەداخەوە ماوەی چەند ساڵێکە هەم لەسەر ئاستی عێراق و هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان گۆڕانی کەشوهەوایە خۆ دەگە بڵین گۆڕانی ئاو هەوا دروستتر بێ گرفتەکانی زیادی کردووە و وەکو دیاردە دەرکەوتووە بە پێی داتا و ئامارەکان بۆ نمونە عێراق لەسەر ئاستی جیهان پێنجەمین وڵاتە کە زەرمەندی گۆڕانی کەشوهەوا بووە کە بەداخەوە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو گۆڕانکاریانی بەرکەوتووە بە تایبەتی ئەو ناوچانەی کە کەوتوتە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بە تایبەتی بڵین ڕۆژئاوای هەولێر مووسڵ کەرکووک گەرمیان مەسلەی دیاردەی بە بیابان بوون وشکە ساڵی مەسلەی گۆڕانی ڕەگەزی خاک ئەمانە بە ئاشکرا لەو ناوچانە وەکو دیاردە سەریان هەڵداوە خۆی ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ماوەی چەند ساڵێکە کە لەسەر ئاستی عێراق وەزارەتێکەیە بە ناوی وەزارەتی ژینگە و لە ساڵی 2010 لە هەرێمی کوردستان سەرەتا وەزارەتێکمانە و بە ناوی ژینگە کە ئێستا دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیە هیچ تایتڵێکی تایبەتمان نییە بۆ ئەوەی ئەو چالاکیانەی کە بە ناوی ژینگە شەو لێراکرێ هەر بۆ زانیاریتان ئێمە 16 چوارمانەیە کە ڕۆژێکی تایبەتە بە ژینگەی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردووە کە ئەم بۆنێ وەکو ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کراوە هیچ ساڵێک تایتڵێک دیاری نەکراوە بۆ ئەوی لە هەرێمی کوردستانە کاری لەسەر بکرێ کەواتە ئێمە دەکرێ ئەگەر خۆشمان تایتڵێکی تایبەتمان نەبێ لایەنی کەم لەگەڵ ئەو دروشمە جیهانیەی کە کاری لەسەرکرێ لە هەرێمی کوردستانی خۆشمانە بکرێ ئەگەر نا من لەو باوەڕێیام چەند بەرنمەیەک هاوشێوەی ئەم بەرنمەی بەڕێستان یاخود بەیان نامە یاخود هەندێ وتار و بابەتی ڕێکخراوە ژینگەیەکان و هەندێ جاریش دەستەی ژینگەکە بە بەیان نامەیەک یاخود وەکو هەواڵێک دایەگرێت لە هەرێمی کوردستانە لە خەڵکی بپرسی نازان ڕۆژی جیهانی ژینگە چییە لەبەر چی لەبەرەوەی تۆ کە مادام لە چوارچێوەی وڵاتانای لە چوارچێوەی پرۆگرامەکانای دەبێ هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەتی لە بابەتی ڕۆژی جیهانی و لە بابەتە ژینگەیەکانە لایەنی کەم کۆمەڵی چالاکی و جوموجۆڵ و ئیشی تایبەتی بە ئەو سنووری خۆیان هەبێت کە بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردووە لە هیچ بۆنەیەکی تایبەتی ژینگەی لە عێراق لە هەرێمی کوردستانە کارێکمان نەبینیەوە کە تایبەت بێ بەو کارە. ڕۆژی جیهانی ژینگە بە ڕۆژێکی جیهانی ناوەبرێ و مێژوێکی کۆنی هەیە کە لە ساڵی 1970 ئەم ڕۆژە لە نێوان نەتەوەکانە بە ڕۆژێکدانرا کە ئەلەم ڕۆژەیە زانایان و ژینگە پارێزان و ئەوانەی کە لە خەمی زەویان ڕۆژێکیانداناوە ئەم ڕۆژە ساڵانە دروشمێکی هەیە و ئەم دروشمە بۆ ئەوە کراوە کە هەموو ساڵێک ئەو کێشە ژینگەیانەی هەن بە وردی باس کرێەوە خەمیان لێ بکرێ بۆ ئەم ساڵیش کە ساڵی 2026 کە ئەم بۆنەیە لە وڵاتی ئازەربایجان لە باکۆ یادەکرێتەوە دروشمێکی ئیلهامبەخشی هەیە و مەسجێکە کە پێمان ئەڵەیە کە سروشت ڕۆژانە سیگنەڵ و نیشانەمان بۆ ئەنێرێ کە
ژینگەی ئێمە بەڕاستی کۆمەڵی کێشەیە و ئاگدارمانەکاتەوە و هەروەها ئایا ڕنگدانەوەی ئێمە و وەڵامی ئێمە بۆ ژینگە و بۆ سروشت چییە لەبەرەوە خودی مەسجەکە مەسجێکە کە ئاگادارمانەکاتەوە کۆمەڵێک کێشە هەن کە بەرۆکی جیهانی گرتووە لەوانە لە ناوچوونی دارستانەکان کەوتنەوەی یاگری دارستانەکان پیسبوونی ئاو وشکە ساڵی هەموو ئەم مەسجانە ژینگە بۆمانە نێرێ پێمان ئەڵێ ژینگە ناکەوێتە گفتوگۆ لەگەڵت بەڵام ساڵانە چەند مەسجێکت بۆ ئەنێرێ کە تۆ ئەبێ وەڵامدانەوەت هەبێ و مەسجەکە داوای ئەوەمان لێکە ئایا وەڵامی ئێمە چییە بەڕاستی وەڵامی ئێمە ئەبێت کارکردن بێ لەسەر و کێشە ژینگەیانەی هەمانە و لە کوردستانی خۆشمانە لە کار لەسەر ئەم مەسجانە کراوە و ئەبینین بەرەو پێشچوونێگەیە لە هۆشیاری ژینگەیە و بەڕاستی کۆمەڵێ پرۆژەی ریسایکلین هەیە و کۆمەڵێ بواری ژینگەی هەیە کە ڕێکخراوە ژینگەیەکان و چالاکەوانن بەردەوام ئیشی تیاکەن بەڵام ئەگەر ئێمە ورتر بڕۆین بڵین ئەو قۆناغانە چییە ئێمە بۆ ئەوەی وەڵامی ئەم مەسجانەی سروش بدەینەوە ئەمە زۆر گرنگە لە کوردستانی خۆمانە پێویستمان بە سێ هەنگاو هەیە بۆ ئەوەی وەڵامی ئەو مەسجە سروشتێ بین کە ژینگە بە ئێمەیەدا ساڵانە لە وەڵامی ئەو نەمانی دارستان و کەوتنەوەی ئاگر ئایا وەڵامی ئێمە چییە ئێمە وەڵامی وەکو تێژەران ئەتوانین بە سێ قۆناغدانێن یەکەم قۆناغ ئێمە پاراستنی ئەوەی کە هەمانە بەڕاستی ئێمە ئەبێ ئیشکەین وەکو توێژەرە وەکو بواری ئەوانەی لە بواری ژینگەیان ئێمە مەسجەکەمان ئەوەیە کە ئەو بوارانەی کە کێشەیان هەیە ئێمە بتوانین بیپارێزین بۆ نە پاراستنی دارستانەکانە پاراستنی ئاوە پاراستنی ژینگەیە پاراستنی بەرگی زیندەکی و ڕۆکیە ئێمە ئەگەر ئەمەمان کرد ئەوە کەواتە هەنگاوی یەکەممان ناوە هەنگاوی دووەم بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان ئەوەیە کە بچینە هەنگاوی پاراستنی سەرچاوە ئاوەکان چکە بەڕاستی ئاو ینی با بڵین سەرچاوی ژیانە بۆیە ئەگەر ژینگە ئاوی لێ دەرکەین کەواتە ئەکەوێتە مەترسیە بۆیە هەنگاوی دووهەم پاراستنی سەرچاو ئاوەکانە خۆشبەختانە بەڕاستی ئەمە 5 ساڵی ڕابردوو ژینگە مەسجێکی زۆر قورسی بۆ ناردین پێیوتی ئێوە وشکە ساڵیتانەوە دارستانەکانتان بەڵام الحەمدوللا ئەم ساڵ بارانێکی باش باری بۆیە مەسجی ئێمە بێ پاراستنی ئەو ئاوە بێ نەکەم تەرخەمیتە واتە ئەوەی هەمانە ئەبێ بیپارێزین ئەمە بە نسبەت هەنگاوی دووەمەوە هەنگاوی سێمیش بڵاوکردنەوەی هۆشیاریە کەواتە دەستنیشانکردن چارەسەر دەست پێوەگرتن و بڵاوکردنەوەی هۆشیاری لە ناو تاک هۆشیاری لە هەموو بوارێکە لە قوتابخانە لە نەخۆشخانە لە سروشتا لە دارستانە هەموو ئەمانە بەڕاستی ئەم سێ قۆناغەیە کە ئێستا کە ئێمە ئەبێ وەڵامی سروشتی بینەوە و بەڕاستی ئێمە ئەبێ باز لەوەشکەین ئایا ئەم مەسجانە لە کوردستان بەڕاستی بە لایانی سلبیشمانەیە ئەمە لە هەنێ بابەتا کەم تەرخەم بووینە و بەڕاستی وەڵامی ئەو ژینگەیە ئەو مەسجانەی سروشمان بە تاواتی نەداوە و لە مەترسیەکان یەشتان تێنەگەشتن بۆ نمونە پیسبوونی ئاوەکانمان هەیە بۆ نمونە سوستانی پوش و پاوەندمان هەیە بۆ نمونە لە ناوبردننی ڕاوکردنی ئاژەڵی کێویمانەیە ئەم مەسجانە بەڕاستی ئێمەی مرۆڤ بەڕاستی ناوێکم تەرخەم بین مێژوەیەکی زۆر دوور و درێژ زەوی بە چەند قۆناغێکا ڕۆشتووە و ئێمە بەڕاستی وەکو کوردستان لەم ڕۆژەیە ئەبێ مەسجەکانمان تونترکەینەوە هۆشاریەکانمان زیاترکەین و قۆناغێکی ترەیە کە تێیپەڕێنی لە قۆناغی قسەکردن و لە قۆناغی پرۆژە پێشکەشکردن ئێمە بگەینە قۆناغی جێبەجێکردن چکە ئێمە چەند قۆناغێکمان بڕێوە لە کوردستانە و وەشیاری ژینگەی لە ناو قوتابخانە و زانکۆ و لە زۆربەی شوێنەکانەیە بەڵام هەنگاوە کردداریەکان ماوە بۆی هیوادارم مەسجی ئێمەش بۆ سروشت و مەسجی ئێمە بۆ ڕۆژی ژینگەی جیهانی ئەوەیە کە ئێمە ئیتر بە دڵێکی پاک و بە بێ بیرکردنەوە لە هەندێک دەستکەوت وەڵامی ئەو پرسیارانە بین. سەرەتا ئەم ساڵ لە ڕۆژی جیهانی ژینگە تایبەت کراوە بە کلایمت ئەکشن واتە کار و کردەوە لەسەر گۆڕانی ئاو هەوایی لەسەر ئەو گۆڕانکاریانی کە لە ئاوهەوایە لەسەر ریتمە سیستمە گشتەکەی دروست بۆ لە جیهانە
و ئێمە لە جیهانە لەسەر گۆڕانە ئاو هەوایەکان تەمان چەند لایەنێک ئەگرێتەوە ئەو گۆڕانکاریانەیە کە لە سیستمی گشتی کەشوهەوای ناوچەکانە دروستە بێ بۆ ماوەی دوور و درێژ واتە بۆ نمونە و گۆڕانکاریانی کە دروستە بێت لە ماوەی بەلایەنی کەمەوە 30 ساڵا دروستە بێت لەسەر شێوازی دابارین لەسەر بڕیدا ئەو گۆڕانکاریانی کە لە بارانبارینە دروستە بێت لەسەر گۆڕان لە ئاراستەکانی پلەی گەرمیە بەگشتی گۆڕانکاریە لە ڕەگەزەکانی ئاوهەوایە لە ناوچە جیاوازەکانە هەر بۆیە ئەم ساڵ سێرەکەین ڕۆژی جیهانی ژینگە تایبەت کراوە بەم گۆڕانکاریانە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە هۆشیاری تاک و هۆشیاری کۆمەلگا و کارەکانی حکوومەت ڕەبتکەینەوە بۆ گۆڕانکاریانی کە لە کەشوهەوایە دروستە بێت لە ئاوهەوایە دروستە بێت و دوجار ئەو دەرەنجامانی کە لەم گۆڕانکاریانەوە دروستە بن چکە تەنها گۆڕانکاریەکان لە ئاوهەوایە دروست نابن بەڵکو دوجار کۆمەڵێک زنجیرە گۆڕانکاری بە دوای خۆیان ئەهێنێت یەکێک لەوانە ئەو گۆڕانکاریانەیە کە لە ئاراستی کەمبوونەوەی ڕوبەری دارستانەکانە دروستە بێت ڕاستی ئێمە ساڵانە بڕێکی زۆر لە دارستانەکانمان ڕوبەڕووی سووتانە بێتەوە ئەم حاڵەتە چەند جارێک دووبارە بێتەوە بە تایبەتی لە وەرزی هاوینە لە ئەنجامی بەرزبوونەوەی بڕێکی زۆر لە پلەی گەرمیە و ئەم گۆڕانکاریە زۆر جار تەنها هۆکارەکەی سروشتی نییە هەندێک جار فاکتەری مرۆییش هەیە بلە سووتانی دارستانەکان بۆ نمونە ئەگەر ئێمە داتایە گوێگرین لەم بارەیەوە سێرەکەی نزیکەی 54,000 دۆنم ساڵی 2025 لە ڕوبەری سەوزایی سوتاوە ئێمە بەتەنیا ناڵین دارستانەکان بەتەنیا بەڵکو ڕوبەری سەوزایی تایە سوتاوە لەو بڕا تقریباً 10,000 دۆنمی بەرپارێزگای سلێمانی کەوتووە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە ئێمە لەوەیە ئەم گۆڕانکاریانە خۆی بینێتەوە کە چۆن بتوانین پارێزگاری بکەین لەو بڕە سەوزایی کە هەمانە و چۆن بتوانین ئەو کاریگەریانە لەسەر ڕوبەری دارستانەکان کەم بکەینەوە لە ڕاستیە ڕوبەری دارستانەکان تەنها مەساحەیەک نین کە ئەسووتێن بەڵکو سیەکانی زەوین بەڵکو تەندروستی خاکن تەندروستی مرۆڤن کە لەو ناوچانە و لەو جێگایانەیە لە ناوەچن و گرفتەکە لەوایە بە ساڵێک بە وەرزێک بە چەند ساڵێک دروست نەبوون بەڵکو چەندەها ساڵی پێویست بۆ هەتاوەکو گەیشتە ئەو قۆناغە و گەیشتونەتە ئەو تەمەنە بۆیە پارێزگاریکردنیان ئەرکی سەرشانی هەرێکێک لە هاوڵاتیان و دانیشتوانی ناوچەکانە خۆی ئێمە لە هەرێمی کوردستانە ڕێکخراوێکی زۆر باشی ناحکمیمان هەیە لە ناویشیانە چەند ڕێکخراوێکی ئەکتیڤ و چالاکی بواری ژینگە ئێمە هەموو جارێ وتومانە ڕاستە لە ساڵی 2014 بە دواوە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سیاسی و دارایی بووە دەکرێت بەشێک لەم چالاکیانە یاخود ئەو کارانی کە باسمان کرد لە بۆنە ژینگە جیهانیەکانە هەمانگێکی زۆر زۆر باشە بێت لە بینی ڕێکخراوەکان و دەستەی ژینگە یاخود وەزارەتی کشت و کاڵ یاخود وەزارەتی شارەوانی کە ئەمانە بەشێکیان تایبەتمەندن بە بابەتی ژینگە بەڵام بەداخەوە ئێمە لە ماوەی ساڵانی پێشووە تقریبەن ئەم هەماهەنگی و لێک تێگەیشتنە هەبوو بەڵام ماوەی چەند ساڵێکە بۆ نمونە ڕێکخراوەکان لە شوێنە کارەکەن دەستەی ژینگە لە شوێنێکی تر کارەکە کە ئەمە بەڕاستی بچووکردنەوە یاخود پێنەزانینی ئیشی یەکتریە ئەگەر نا بۆ نمونە ئێمە زۆر جار و تومانە بە تایبەتی ئێستا ئێمە ئەم ساڵ بۆ نمونە ڕۆژی جیهانی ژینگە کەوتووەتە مەوسیمی وشکبوونی پوش و پاوەن و مەترسەکانی ئاگرکەوتنەوە دەکرێت دەستەی ژینگە وەکولایەنێکی فەرمی بۆ نمونە هەمانگێکی باش لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگەیە دروست بکە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵا دروستکە بە هەمان شێوە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ ئێمەی ڕێکخراوەکانە بۆچی بۆ ئەوەی ئێمە بتوانین بە دەستە جەمعی بەشێک لەو ئەرکانەی حکومەت سوو بکەین لەبەرەوەی بۆ زانیاریتان بە ئێستاشەوە مای خۆشحاڵیە لە هەرێمی کوردستانە کاری خۆبەخشی کاری ڕێکخراوەیی زۆر زۆر باشتر وەک لە کاری حکومەت لەبەرەوەی هەر کەسێک بێتە ئەو چوارچێوەیەوە بە قەنەعەتەوە دێ نەگوەکو کارێکی حکومەت لەسەری بێ بۆیە بوونی هەماهەنگی لە هەموو بابەتە ژینگەیەکانە لە نێوان ڕێکخراوەکان و لە نێوان حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانە بابەتێکی زۆر زۆر باشە ئەویش بۆچی بۆ بەرەو پێشبنی کاری ڕێکخراوی خۆی بابەتی هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە ناحکومیە جیهانیەکانە یاخود ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەمە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستانە لەلایەن هەم فەرمانگەی ڕێکخراوەکان و هەم فەرمانگەی پەیوەندیەکانی حکومەت ڕێک نەخراوە یعنی ئێمە بە ئاشکرا ئەبینین بەشێک لەو فەند و پارانەی کە دێتە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە بابەتی ژینگە بە هەندی ڕێکخراو دراوە ئەم ڕێکخراوە هیچ تایتڵێک هیچ ناونیشانێکی لە بابەتی ژینگەیان نییە بەڵام لەبەرەوەی لەلایەن خەڵکانێکی ترەوە کار ئاسانیان بۆ کراوە بەشێک لەم پارانە دراوە بە ئەوان کە بەڕاستی ئەمە گرفتی بۆ ئێمە دروست کردووە هەرچەندە
خۆشبەختانە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ماوەی 14 ساڵە کارەکەین و سوپاس بۆ خایەکێکین لەو ڕێکخراوانی لەسەر ئاستی کوردستان ناو و چالاکیەکانمان دیارە پشتمان بە هیچ فەندێکی ناوخۆیی و نێودەوڵەتیش نەبەستووە و بەشێک لە کارەکانمان زیاتر کاری وشیاری بووە. بەڵام ئەوەی کە بۆ نمونە ئێمە ئەمانەوێ ئەم کارانە بگاتە دەستێکی ئەمین، ینی بۆ نمونە بەداخەوە بەشێک لە ڕێکخراوە جیهانیەکانیش وەکو کاسبیەکی لێ هاتووە، خەڵکانێک دێن لە دەرەوە بۆ نمونە لە بری ئەوەی خۆیان کارەکە بکەن، دێن لەگەڵ هەندی ڕێکخراوی لۆکاڵیە بە پارەیەکی کەمتر بۆ نمونە هەندی پرۆژەی زۆر جوزئی ئەکەن. ئەگەر نا هەمومان نەزانی لە هەرێمی کوردستانە گرفتەکانی پاژماوە، زۆربوونی پاژماوە، گرفتی ئاو، گرفتی سەوزایی بە بیابانبوون، مەسلەی وشکە ساڵی، مەسلەی ئاژەڵ و باڵندەکان دەیان بابەتی تر هەیە ڕێکخراوە جیهانیەکان ئەتوان کاری زۆر باشی لەسەرکەن. بەڵام وەکو ئاماژەم پێکرد بەداخەوە ئەوەی کە ئێمە بینیومانە بەشێک لەمانە وەکو بازرگانی لێ هاتووە و بەشێک لەو پارانەی کە لە دەرەوە بە ناوی ژینگەوە دێ ناگاتە ڕێکخراوە ژینگەیەکان، هەندێ ڕێکخراو وای لێ هاتووە کارەکان ئەنجامەدەن بەدەستی دوو بە پارەیەکی کەمتر لە ڕێکخراوە جیهانیەکان، کەواتە هەر ئەوەیە وای کردووە کە ئەو پارانەی لە دەریشەوە بە ناوی چارەسەری گرفتە ژینگەیەکان دێتە هەرێمی کوردستانەوە نەیتوانیوە ئەو گۆڕانکاریانە لە هەرێمی کوردستانە یاخود بڵین کێشەکان کۆتایی پێبێنێ. لەم ساڵانەیە بەڕاستی کۆمەڵی مەسج لە ژینگەوە بۆ ئێمە هات کە ئێمە بەڕاستی چەند ساڵێک بوو لێی کەم تەرخەم بووین. بۆ نمونە گۆڕانی کەشوهەوای ئێمە بەڕاستی بۆ نمونە بارانێکی زۆر لە کاتێکی کەم لافاو ئەمە یەکێک بوو لەو مەسجانەی کە ژینگە پێوتین کە چیتر ئەو سروشتەی ئێوە تیاژین و تیا ژیاون بەڕاستی بەو شێوەیە نابێت و ئەبێ خەمی زیاتر بخۆین. بابەتێکی ترەوەی کە ئێمە بیرمان لێوێ نەکردەوە ئەو دارستانانەی کە بەڕاستی چەند ساڵێک خزمەتیمان ناکرد و ئەمان بڕێەوە ئەمان سووتان بینیمان کە لە هاوینێکی گەرما و لە گۆڕانی کەشوهەوایە ئێمە بەڕاستی تووشی بەڕاستی گەرمایەکی زۆرە بین و جگە لەوەش بەکارهێنانی با بڵێن دووبارە بەکارهێنانەوە ئەبینین لە لافاوەکانە زۆربەی ئەو شوێنانەی کە لافاویان بەرکەوت بۆ سیرمانە کرد زبڵ و پلاستیک و پیسایەکی زۆر هاتە ناو ماڵەکان. ئەبێ لە خۆمان پرسین ئایا ئەم زبڵە لە کوێوە هاتووە؟ کەواتە گۆڕانی کەشوهەوا و ئەم کارەساتە سروشتیانە بەڕاستی مەسجەکان وازحە و ئێمە وەکو دانیشتوانی کوردستان ئەم ژینگە جوانەمانەیە پێویستە وەڵامی ئێمە بۆ سروشتەوە بێ کە ئێمەش هاوبەشین و ئێمەش پێکەوە ئەتوانین گەشە بکەین و بەرەو پێشوونی باش بین. ئەوەی کە لە ڕۆژی ژینگەی جیهانیە ئیشی تیاکرێ ئەوەیە کە هەموو وڵاتانی دنیا کە بەشداریەکەن لەو چالاکیەیە لەو ئاکشنەیە هەمویان یەک پەیام هەڵەگرن، هەمویان ئەو ساڵە دابینەکەن بۆ ئەوەی پەیامەکانیان کارکردنەکانیان ڕێکەوتن نامەکانیان هەمویان لە پاراستن و چاکردنی ئاو هەوایە بێ. بۆ نمونە بۆ ئەمساڵ ئەوەی کە لە ڕۆژی جیهانی لە ڕۆژی ژینگەی کوردستانە جیاوازە لە ڕۆژی ژینگەی جیهان ئەوەیە ئێمە ئەشێت بۆ خۆمان بۆ کوردستان پەیامێکی تایبەتیمان هەبێ مەرج نییە لەژێر ئەو چەترە گشتیەیە بین. بەڵام بێگومان ئەگەر ئێمە وەکو کوردستانیش لە هەمان ڕۆژە لە ڕۆژی ژینگەی جیهانیە بچینە ژێر چەتری هەمان ئەو پەیامەی کە ئەم ساڵیە هەر ساڵێکی ترکە هەر ساڵێک بە پەیامێکی جیاواز بەشداریەکە ئێمەش بەشداری بکەین ئەوە ئێمەش دەتوانین ڕۆڵمان هەبێت ئێمەش دەتوانین بوونی خۆمان لە ژینگەیە و لەو ئەکشنانەیە بسەلمێنین کە ئەکرێ بە پەیامی ساڵانە. خۆشحاڵیەوە بابەتی هۆشیاری ژینگەیی لە هەرێمی کوردستانە ئەو قۆناغی تێپەڕانەوە کە تەنها لە هۆشیارکردنەوەی تاکە بۆ نمونە لە چالاکی خاوێنکردنەوەکانە بوەستێت بەڵکو قۆناغێکی جیاوازی بڕیوە لە بواری ژینگەیە. ئەویش ئەوەیە کە زۆرینەی ئەو سەرچاوە و زۆرینەی ئەو لێکۆڵینەوە زانستیانی کە لە زانکۆکانە ئەکرێ ئێستا خراوەتە بەردەمی دام و دەستگاکانی حکومەت، خراوەتە بەردەمی ڕێکخراوە نێودەوڵەتەکان، خراوەتە بەردەمی ڕێکخراوە ناوخۆیەکان،
ئەو کەسانی کە فەند دابینەکەن بۆ بواری ژینگە ئەمانە بوون بە داتایەکی بنچینەیی زانکۆکان بوون بە پاڵپشتی ئەم لێکۆڵینە بوون بە پاڵپشتی ئەم پرۆژانی کە بۆ خزمەت بۆ ژینگە جێبەجێ ئەکرێن لە ئێستاە ئەوە خاڵێکی زۆر گرنگە و زۆر دڵخۆشکەرە واتە ئێمە ئێستا قۆناغێکمان تێپەڕانەوە کە لە قۆناغی هۆشیاری و هەنگاومان ناوە بۆ قۆناغی چالاکی. خۆی ئەوەی کە دیارە ینی تەنها ڕۆژی گیانی ژینگە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان هەندێک بۆنەی تری ژینگەی بەڕاستی ناتوانێت گرفتە ژینگەیەکان چارەسەر بکە. ئێمە وەکو ڕێکخراوەکان بەگشتی وەکو ڕێکخراوی خۆمان بەردەوام لەگەڵ بۆنە جیهانیەکانە بۆنە ناوخۆیەکانە کار و چالاکیمان هەبووە و لەگەڵ وەرزەکانە کار و چالاکیمان هەبووە لە ناوەندەکانی خوێندن کار و چالاکیمان هەبووە لە کەناڵەکانی ڕاگەاندن کاری زۆر باشمان کردووە کە ئێمە ئینشەڵا لە ماوەی چەند ڕۆژێکی داهاتووە زنجیرە بەرنمەیەکی زانستی ژینگەیمان تۆمار کردووە بە هەدیە ئیدین بە هەموو کەناڵەکان بۆ منە ئێمە گۆڤارمان هەیە کتێبمان چاپ کردو کەواتە ناکرێ ئێمە هەموو گرفتەکانی ساڵ بێنین لە یەک ڕۆژێکی چالاکیە بۆ نمونە بە خەڵکی بناسێنین کەواتە مادام گرفتە ژینگەیەکان هەموو ڕۆژێ بوونی هەیە دەبێ هۆشیارە ژینگەیەکان چارەسەرە ژینگەیەکانی لایانی کەم هەفتانە مانگانە ڕێکخراوە ژینگەیەکان ئیتر بە هەر بابەتێک بێ لە ڕێی سۆسیال میدیاوە بێ لە ڕێی کەڵانەکانەوە بێ لە ڕێی چالاکیە مەیدانەکان بێ لایانی کەم گرفتەکان بە خەڵکی ئاشنا بکەن. ئەگەر بە مێژووی کارکردنی خۆمان بڕۆمە دواوە هەتاوەکو ئێستەکە لە ساڵی بڵین 2008ەوە هەمووکو چالاکوان و هەمووکو مامۆستای زانکۆ ئیشم کردووە یعنی هەمووکو لایەنە ئەکادمیەکە چەندین توێژینەوەمان لەو بارەیە کردووە و هەمووکو لەوەی لە دەرەوەی زانکۆش کارمان کردووە. سەرەتای کارکردنەکانی ئێمە جێگەی تێڕامانی زۆربەی تاکەکانی کۆمەلگا بۆ کە لە بواری ژینگەیە ئیشمان کردو بەڵام ئەلحەمدولیلا لە ئێستاە بە خۆشحاڵیەوە لە زۆر شوێنە هاوپیشەکانمان هاوکارەکانمان هاوڵاتیانمان ئەتوانم بڵێم پاڵپشتی کارەکانمانن و بە وشە جوانەکانیشیان بێ پشتگیری کارەکانی ئێمەکەن زۆر خۆشحاڵم لەوەی کە لەوانەیە سەردەمانێک بۆشایەکی گەورە هەبوو بێت لە بیرکردنەوەی تاک بەرامبەر بە لێپرسراوەتیان بەرامبەر بە نیشتیمانەکەیان بە پاراستنی ژینگەکەیان بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە زۆربەی هاوڵاتیان بیر لەواکەنەوە کە چۆن ژینگەکەیان بپارێزن یان چۆن بتوانن بڕی بەکارهێنانی پاشماوەکانیان کەم بکەنەوە بڕی بەکارهێنانی پلاستیک بۆ نمونە کەم بکەنەوە چۆن پارێزگایی لە سەوزایەکانیانەکەین ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان تەنانەت کۆڵانەکانە بە تایبەتی لە هەندێک ناوچەیە کە من زۆر دوێریەکەم متابعەیەکەم سێرەکەین ماڵەکان بۆ خۆیان بەشێک لە سەوزایەکانیان لە بەدرگاکانی خۆیانە سەوز کردو و جوانتریان کردو وەک لەوەی کە جاران هەبووە. ڕاستە بە ڕیتمە گشتێکە بە شێوە جیهانێکە ئەگەر سەیریکین ژینگەی مرۆڤایەتی گۆڕانێکی بەسەرا هاتووە ئەبێت پێشکەوتنی بە بەردەوامی هەیە بەڵام ئەم پێشکەوتنە زۆر جار لەسەر حسابی ژینگەکەی بەڵام ئێستا هەنگاوەکان بۆ ئەوەی کە چۆن بتوانین هەم پێشکەوتنەکە بەردەوام بێت و بە هاوشانی ئەوەش پاراستنی ژینگە ببێت بە ئەرکێکی لێپرسراوەتی تاک لە ناو کۆمەلگاکەمانە.